هێزەکانی پێشمەرگە پەلەمارێکی تیرۆریستانی داعشیان لە سنووری گوندەکانی یەرموک و نەوافل لە باشووری کەرکووک تێکشکان. ئێمە وا بۆ نزیکی ساڵنوێ کە بێ هاجرا چەند جارێک پەلەماری قەراکانمان درراوە لە هەموو فۆجەکان بە تایبەت فۆجی دوو ئێرانەکەم جەمە یەرموکە. ئەم شەو تەقریبەن لە دەوری سەعاتدا دەشتێکم چەکدارانی داعش پێشتر معلوماتمان هەبوو کە هاتبوون ئەم سنوورانە کۆمرە چەکداری سەر لێشێوە و داعش و چەتەوانە هاتبوون چەند کەسێکیان لێرانە لەبەری ئێرە برژین و قامیش و ژاژەوانەی زۆرە پەڕی بوونەوە بۆ ئێرانە کەوان گەیشت بوون ئێرانە پشتی سەنگەرەکانەوە لە پێشۆش بە هەموو جۆرە چەکێک بە ئاربیجی بە بیکەسی پەلەماری سەنگەرەکانیاندا بەڵام دڵنیایەنەکەینەوە بە هیچ شێوێک ناتوان یەک بستێ بێنە پێشەوە ئەو خۆتان بەسەری خۆتان میدانەوە کەلاک و جەنازیان لێ بەجێماوە پاش شەڕێکی سێ چارێکی تەقریبەن بەستە شۆڕی شکان و گەڕاندەوە. فەرماندە ئەفسەرانی لیوای 134 هێزەکانی پێشمەرگە ڕایانگەیاند دوای ئەوەی هێرشەکەی داعشیان تێک شکاندووە تەرمی چەندین چەکداری داعش کەوتونەتە دەست هێزەکانی پێشمەرگە. لە سعات تقریبا 20 کەم ئەمشەو بە هێزێکەوە پەلاماری ئەم قەڵایاندا و نقطەی خوارەوەی تریاندا لە فەوجی 1 و فەوجی 2 ئەوەی خوارە فەوجی 1 ئاید منە و ئێریش ئاید کاک دەباران مەخەدەم دەبار فەوجی 2 بۆ ماوەی تقریبا 45 دقیقە ئەوان لێرە پەلاماریاندا و ئەشکان پەلاماندا ئاخر جار شکان و کەلاکیان بەجێماوە و ئەوەی کە ئێمە مزانێمە 5 کەسیان لێ کوژراوە تایزاک. ئێمە بە دڵ بە ژیان بە ڕۆح پارێزگاری لەم خاکەکەین نەک چەتێقاین داعش هیچ هێزێک بۆی نییە خاکی کوردستانمان لێ پیسکات ئەم شکەوە هێرشێکی زۆر بربڵاو و بە قووەتیان هێنایە سەر هێزەکەمان بەڵام پێشمەرگە قارەمانەکە من دەستخۆشییان لێکم زۆر بە قارەمانە لیاندان کوژراویان لێ جێماوە برینداریان ڕاکێشاوە ئێسانش لەناو ئەو قامیش و زەلێ ئەو دیومارۆ کوژرا و برینداریشیان هەیە جێماوە بەڵام ئێمە بۆ سەلامەتی هێزەکانمان نەمانویست هێزمان بڕاتە ئەو دیوە بەڵام لێمان داون شکاونەتەوە و زۆر سەرکەوتوو بووین. خۆکوژان نردبوو لە دواوە ئیسیبان لە دواوە بێنە ناوەوە لە پێشەوە هجووم بکەن بەڵام ئەوانەی دواوە هەردووکیان کوژراون و برینداریشیان هەیە شوێنەکەی دیارە کە ڕاکێشراوە بردیانەتەوە و ئەلێرەشەوە بە ئارپیچی و بە یانفۆڕ و بە بیکەیسی تەقییان کردووە و ئێمەش دڵنیای خەڵکی کوردستانەکەینەوە کە ئەوان ناتوان بێن خاکی کوردستان داگیر بکەن ئێمە هەتا ئێمە لەم سەنگەرانە بین مەگەر سەنگەرەکان لە ژێرمانە بڕۆن ئێمە ناڕۆین. شەوی ڕابردوو تیرۆریستانی داعش پەلەماری فەوجەکانی 1 و 2 لیوای 134یاندا لە باشووری کەرکووک بە پێی زانیاریەکانی کورسات نیوز چەکدارانی داعش هەوڵی دزەکردنیان داوە بەڵام بەهۆی بەرگری هێزەکانی پێشمەرگەوە مەرامەکەی داعش شکستی هێناوە. تیرۆریستانی داعش جارێکی تر شانسی خۆیان تاقی کردەوە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە بەڵام ئەم جارەشیان بێ هیوا بوون و دوای ئەوەی کە شکستیان هینا چەندین لاشەشیان لێ بەجێماوە لە بەردەست هێزەکانی پێشمەرگە. ئاسۆ یاسین، کورسات نیوز، باشووری کەرکووک.